پرسی هەناردەکردن و فرۆشتنی نەوت لە ئێستادا یەکێکە لەو پرسە گەرمانەی کە زۆرترین قسەی لەسەر دەکرێت. قۆناغێکی تازەیە و هەنگاوێکی زۆر باشە. داتاکان ئێمە ناگەێنێتە ئەوەی کە بڵێن تەواو ئیتر ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان وەڵامی پرسیارەکانمان دراوەتەوانێت. ئەم پرۆسەی نەفتە سەر دەکەویتن سەر ناکەویتن ئەگەر بودجە بەشە بودجە هەرێم بڕا چۆن تعویز دەکەێت. ئەگەر مزایدە بێ منیش قبولی ناکەم هاوڕێکەم مقابلم حکوومەت وەزیرێک بێ مزایدەم لەسەر نیەتی بە نیشتیمانی بوونی پرۆسەی نەوت و نیەتی شەفافیە دەبینین. ئەوە ئاساییە کە سەرۆکی حکوومەت لە ناو پەرلەمانە بڵێ ئێمە قبول ناکەین. ئەوە ڕاگەیاندن گەورەی کردو هیچ نەبوو. ئێوە هیچ گومانێکتان لەو ژمارانە هەیە کە ئێستا حکوومەت خستوێت یا بەردەمتان دەبوو مل بدەین بۆ هەرچی مەرجی بەغدا هەیە لە بڕینی بودجە و لە نەدانی پارەی پێشمەرگە و لە زۆر پرسی تری دەستوری. پرۆسەی نەوت بە نیشتیمانی بکرێ بە معنای ئەوەی لەژێر هەژمونی حیزب بهێنرێتە دەرەوە. دەبێت تۆزێک تەحمل بکەین، دەبێت تۆزێکیش تەسخیە بدەین. بەرنامەی گفتوگۆی پایتەخت ئەم شەو کاتژمێر 8:05